لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني سياسته هشتا لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بمن بستي رزامندي خواهي قول وهي وادان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا خير في كثير من نجواهم إلا من أمر بالصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. بەڵێ خۆشەویستان، جا هەر لە تەعقیبەن لەسەر ئەو چیرۆکەیکەوە یاخود ئەو سەبەب نزوولەیەکەوە لە ئاەتەکانی ڕابردوو باسمان کرد. خۆی گەورە سوبحانەهو وتەعالا باس لەوە دەکاتن کە کەسانێک کە بەنهێنی قسان دەکەن، دیارە وەکو گوتمان عیلاقەی لەگەڵ ئاەتەکان پێشتر ئەوانەی کەوە ئەو کەسە دزە منافقە لەگەڵ کەسانێکتر بە شەو پیلانیاندا دەڕێژ لە بۆی کەوە حقەتی قەزەکەی بگۆڕن لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەعام باز لە قسەکردنی نهێنی دەکات. قسەکردنی نهێنی کەوا زۆرێک لە خەڵکی زیاتر ئەو قسانەی کەوا وەکو زانایان دەفەرمون کەوا خەڵکی فێرن ئیخفاء الأقوال أو الأعمال التي فيها شر، زیاتر ئەو قسە و ئەو کار و کردوانەی کەوا شەڕ و ناخۆشی تێدا بەنهێنی باسی دەکەن خەڵک وە لێڕاهاتیە و ئەو قسە و کردوانی کەوا خەیری خەڵکی تێدایە بە ئاشکرا باسی دەکەن. تەخوای گەورە دەفەرمی سوبحانەهو وتەعالا لا خەیرە فی کەثیر من نەجواهم، خێر لە زۆرێک لە نەجوا و پستە پست و قسە نهێنیەکانی ئەواندا نیە ئیلا لە سێ حاڵەت نەبی. لەو سێ حاڵەتەی ئەگەر پستە پست و بەنهێنیش باز بکرێ ئەوە خەیرە و چاکەیە. یەکەمیان من ئەمەڕە بسەدەقە، ئەوەی کەوا فەرمان بکە بە چاکەیەک، ئەو معروفین صدقة وخير يان تاكيك معروف كدين روين دكن إن شاء الله، وإصلاح بين الناس يان تاكنوي بين خلشي. ومن يفعل ذلك هركسيك أو كارو كردوان بكاتن وتصدقة ومعروف وإصلاح بين الناس بكاتن ابتغاء مرضات الله بمبستي بدس هيناني رزامندي الله سبحانه وتعالى فسوف نؤتيه أجرا عظيما. أواب لداهاتو دا أزرو باداش تيشي زور عظيمي ددينوا. دیارە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باس لەسەر شتێک دەکات. یەکەمیان لا خەیرە فی کەثیر من نەجواهم، نەجوا وەکو گوتمان بە مانای قسەکردن بەنهێنی وەکو زانایان بەو شێوەیان لێک دایتەوە دەڵێ النەجوا بە مانای ئەلمەساڕە واتە شت باسکردن بەنهێنی. کاتێک کە دەڵێ نەجەوته وەناجەیته ئەی سارەرته بکەلام عەلى الانفراد، کاتە لە زمانی عەرەبی کە بڵێ ناجەیت فولان واتە بە تەنها قسەم لەگەڵ کرد. ئیتر ئەو ئاەتە دەفەرمی خەیر لە زۆربەی پستە پستکردن و قسەکردنی بەنهێنی خەڵکی نییە ئیلا مەگەر لە بۆ ئەو سێشتە نەبی، ئیلا مەگەر لە بۆ ئەو سێشتە نەبی. یەکەمیان من ئەمەڕە بسەدەقەتین کەواتە یەکەمیان قسەکردن لە چی ئاعتیادیە بە پستە پستیش بەنهێنی بیتن، واتە کەسێک فەرمان بکە بە سەدەقەیەک بە خێرکردنێک یوزەکی بها مالەهو تاوەکو ماڵەکەی خۆی پێ پاکاتەوە بەو سەدەقەیە لێ بەنهێری دەکە وەیەنفع بها المحتاج إليها کەواتە هەم ماڵەکەی خۆی پێ پاک دەکاتەوە بەو سەدەقە و زەکاتەی کە دەیدا و تاوەکو ئەو کەسەش کەوا محتاجە سوودی لێ وەربگری. ئەو من ئەمری غەیریه بالئیکثار من ئەعمال البر، ئەویشیان معروفە ئەوی القیام بالإصلاح بين الناس یان ئەوەتە چاکە بکە لە نێوان خەڵکی تاوەکو بگەڕێ یعنی بینی خەڵکە تێکچوە تاوەکو خۆشەویستی لە نێوانیان بگەڕێتەوە. ئیتر یەکەم شت کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی دەکاتن کەوا دەفەرمی هیچ خەیری پێوە نییە، هیچ پستە پست و قسەی نهێنی مەگەر لەو سێ حاڵەتەی نەبی. یەکەمیان سەدەقە، من ئەمەڕە بسەدەقەتین واتە فەرمان بکە بە سەدەقە و خێرێک، فەرمان بکە بە سەدەقە و خێرێک. وذلك لأن الصدقة التي يخرجها الإنسان تكون سببا في تزكية ماله.
طبعا کەسێکەوە سەدەقەیەک دەکە مالی خۆی پێخاوێن دەکاتەوە هەروها بەرەکەتی دەخاتە ناوی و حوسنی ثەوابیهی و هەروها پاداشتی چاک وەردەگریتەوە و بەو سەدەقە و بەو بەخشینەشی کە دەیکا نەشر المەحەبەة والمەوەدەة بین الناس. ئەی تەماشاکە کەسێکەوە کەواتە ئەگەر خەڵکانێک کۆ ببنەوە لەوەیکەوە بەنهێنی باس لە سەدەقە بکەن، کوو سەدەقە بکەن، بیدەنە چێ بەنهێنی. یەکەم ئەو کەسە ماڵەکەی خۆی پێخاوێن دەکات بەرەکەت دەخاتە ماڵی، ئەو کەسەی کەوا دەیگەینی تێ سوودی لێ وەردەگری لەو ماڵێکەوە محتاجە لە بۆی و هەروەها لە نەتیجەی ئەو بەخشینە محەبەت و خۆشەویستی لە نێوان خەڵکی دروست دەبی. محەبەت و خۆشەویستی بە تایبەتی لە نێوان چینی نەدار و چینی دەوڵەمەند خۆت دروست دەبیتن. جا لێرە دەفەرمی ئیلا من ئەمەڕە بسەدەقە، ئیلا مەگەر کەسێک فەرمان بە سەدەقە بکاتن. لۆ دەفەرمی ئەمری پێکردیە، دەفەرمی یوفید الدعوة إليها، نەکەر سەدەقەی بکە، خەڵکیش هام بدا لە بۆ سەدەقەکردن. والحث على بذلها سرا، و هەروها کاتێکەوە دەفەرمی من ئەمڕۆ بسەدەقەتین لە چی دەفەرمی لە نەجوا، واتە هانیان بدا بەنهێنی ببەخشن، هانیان بدا بەنهێنی بەخشتاوەکو شعوری ئەو کەسە نەدارەی بریندار نەبی، شعوری ئەو کەسە نەدارەی بریندار نەبیتن. جا دەربارەی سەدەقە کە زیاتر لێرە سەدەقەی ماڵ باز دەکاتن، بەخشین لە ماڵ باز دەکاتن، بەڵام سەدەقە بەڕاستی دەرگایەکی زۆر زۆر فراوانە، دەرگایەکی زۆر زۆر فراوانە. لە کوردەواری خۆمان کاسێک کە دەڵێ سەدەقەیەک بکە زیاتر لە مەفهومی یاخود لە عورفی قسەکردنی ئێمە زیاتر مەبەستیان حیوانێک سەر بە بڕووی بکاتە خێر، ئەوە بەشێکە لە سەدەقە. سەدەقە بە ماڵ دەکرێت، بە پارە دەکرێت و زۆرێکیش بابڕین لە کار و کردەوەکان بە سەدەقە حسابە، وەکو لەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوانی ڕوون کردیتەوە. حەدیثەکە طبعا ئیمامی بوخاری، مسلم، ترمذی، ئەبو داوود، ئیمام محەممەد ڕوایەتیان کرد. ئەبی ذەر دەجێڕتەوە خوای لە ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خولق كل إنسان من بني آدم على 60 و300 مفصل. هەر ئینسانێک 360 جمگەی هەیە. سبحان الله، ئەوەشێکە لە ئەجازەکانی پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵگەی لەسەر پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نە دکتۆر بووە، نە تەشریحی ئینسانی کرد، نە هیکەل عەظمی پێ بووە، کو ئەو های زانیە 360 جمگەی هەیە فعلا هەروایە. فعليه أن يتصدق عن كل مفصل منه بصدقة كل يوم تطلع فيه الشمس. لويا 360 جمگەت هەیە، پێویستە لەسەر هەموو ئینسان ڕۆژانە مقابل بە عەدەدی جمگەکانی کە 360 سەدەقە و خێر بکە. فشق ذلك على المسلمين. يا رسول الله 360 خير كوب كينما. فقالوا يا رسول الله ومن أين لنا صدقة نتصدق بها؟ يا رسول الله آخر أهم معلمها لشيبو 360 صدقة بكين روجانا. فقال رسول الله صلى الله عليه وسلم إن أبواب الخير لكثيرة، برأس الدرجة كاين خير يكزهر زورة، فكل تسبيحة صدقة، همو تسبيحاتك داري سبحان الله صدقة، وكل تحميدة صدقة، هل الحمد لله يقدك صدقة، وكل تهليلة صدقة، هل لا إله إلا الله يقدك صدقة، وكل تكبيرة صدقة وأستغفر الله كواتا هل الله أكبرك صدقة، هل أستغفر الله صدقة، وله بكل صلاة صدقة، هل نويجك دك صدقة، وصيام صدقة، هر روجك بروج دبي صدقة، وحج كدن صدقة، وتبسمك في وجه أخيك صدقة. سبحان الله، زردخانيك بروي براك الدكي ياخذ برويتشي خوش لقلب براك صدقة صدقة، وسلامك على عباد الله صدقة، سلام لخلشي دك صدقة، وتعدل بين اثنين صدقة، كواتل نيوان دو كزدا عدالتك دكيو قضاوتك عن الصدقة، وتعين الرجل في دابته فتحمله عليها، كسك يعني متي ديتاوك بست سربشتي ولاخكي يعني حشتركي يعني سواري سياركي صدقة، أو ترفع له عليها متاعه صدقة، يعني أوتا يعني متي ديتاوكو شمك باربك لو لاخكي لسياركي صدقة، والكلمة الطيبة صدقة، هر قصيتي خوش صدقة، وكل خطوة تمشيها إلى الصلاة صدقة، هر شقاوك دي هاوي لبوي كابتسي مزقوتون ويشبكي صدقة، وأمرك بالمعروف صدقة، فرما كرنن بتساك صدقة، ونهيك عن المنكر صدقة، ريقا قرتن لا خرابيك صدقة، وتميت الأذى والحجر والشوك والعظم عن طريق الناس لك صدقة،
کاتێکەوە ئەزیەتێک لە سەر ڕێگای خەڵکی دادێ دارێکە بەردێکە و دڕکێکە ئەیسکێکە لە ڕێگای خەڵکی لادێ ئەوە سەدەقەیە. والنخاعة في المسجد تدفنها کاتێکەوە پیساتێک لە مزگەفت هەیە کاتێکەوە دەی سڕیەوە یاخود خاوێنی دەکەوە یاخود خۆلی بەسەردا دەکەی ئەوە سەدەقەیە. وإفراغك من دلوك في دلو أخيك لك صدقة کاتێکەوە برایەکەت پێویستی بە ئاوە لە دەولکەکەی خۆت ئاوی لۆ تێدەکەی سەدەقەیە. والشربة من الماء يسقيها صدق قۆمە ئاوێک دەدەیە کەسێک سەدەقەیە. وتسمع الأصم والأبكم حتى يفقه صدقة کەواتە کەسێکی کەڕ وڵاڵ تێیدەگەینی بە ئوسلوبێک شتێک تێدەگەینەوە سەدەقەیە. وبصرك للرجل الرديء البصر صدقة وفي رواية وتهدي الأعمى ودل الطريق صدقة کەواتە کەسێک نابینا یان چاوی زەعیفە ڕێی نیشان دەدەی و یاخود ڕێ نیشانی کەسێک دەتێت کە ناشارەزایە سەدەقەیە. وتدل المستدل على حاجة له قد علمت مكانها کەسێک ئیشێکی هەیە ڕێی نیشان دەدەی لە بۆ ئەو ئیشە ئەتو کە دەزانین لە چێن دەرێ سەدەقەیە. وتسعى بشدة ساقيك إلى اللهفان المستغيث و هەروەها بە جم و جۆڵ و بە گورج و گۆڵی دەڕۆی لە بۆ ئەیکەوە کەسێک بەهانای بچی کە داوای یارمەتی لێت کردێ سەدەقەیە. وترفع بشدة ذراعيك مع الضعيف واتە بە دوو دەستی خۆت یارمەتی کەسێکی لاواز دەدەی ئەوە سەدەقەیە. فهذا كله صدقة منك على نفسك أو هموي صدقة لس نفس خود ديكي. ولك في جماعك زوجتك صدقة سبحان الله لقل خيزانك سرجيدك صدقة. فقلنا يا رسول الله أيقضي الرجل شهوته وتكون له صدقة؟ يا رسول الله كاسيق لقل خيزاني خوي سرجيدك لبو خوشي خوي أو صدقة لبوي. فقال رسول الله صلى الله عليه وسلم نعم أرأيت لو جعل تلك الشهوة فيما حرم الله عليه ألم يكن عليه وزر؟ ئەدی ئەگەر بێت و ئەو شەهوەتەی لە حەرام سەرف بکرد بە ئەدی وە گوناح نەبوو لەسەری؟ قلنا بلى بلى يا رسول الله. قال فإنه إذا جعلها فيما أحل الله عز وجل كان له فيها أجر کەواتە مادام لە جێگای خۆی سەرفی کردێ کە خوا لە بۆی دانایە ئەوە ئەجر و پاداش تێ. لە ریوایەتێک دەفرم أرأيت لو كان لك ولد فأدرك ورجوت خيره نمونەیەک دەینتەوە ئەگەر منداڵێکت هەبی منداڵەکەت پێ ڕابگاو چاود لێبی خێروبێری ئەو منداڵت بەدەست بگا فماتە ئەکونتە تەحتەسیب به ئەو منداڵت گەورە بۆ چاود لێکەوە لەبەر و بوومی بخۆی ئەگەر مات ئەگەر بمری ئەکونتە تەحتەسیب به چاود لەوەیەکەوە ئەجر پاداش بدرێتەوە. فقلت نعم بەڵێ بەڵێ لەبەر ئەوەی ئەم چاوم لێ مادام خوای گەورە وەفاتی پێکرد بۆ منداڵم ئەجر پاداشم بداتەوە. قال فأنت خلقته إخوته درس نكد بأو من داري. فقلت بل الله خلقه خوا خلقي كردبو. قال فأنت هديته أتو هداية الدابو. فقلت بل الله هداه خوا هداية دا. قال فأنت ترزقه أتو رزق الدابو. فقلت بل الله كان يرزقه خوا رزق ددا. قال كذلك فضعه في حلاله وجنبه حرامه إتر بالي من داركت أتو لحلال صرفي لحلال باب الرين منيبك وهروا لحرام دوري بيخوا فإن شاء الله طبعا دين توسن منكيكم كواتأتو لا حرج في الدين كاتك ولا خزانك الدروز دبي واتأتو أو دروز بونك ماي دروز بوني من دالا كخواي جور أجر ويستي لسر من دال دروز دبي أتو لحلال دايبنه لحرام بي بارزة فإن شاء الله أحياه أجر خواي بيه أو من دال دجيني وإن شاء أماته أجر بيه ديمريني ولك أجر. فمن كبر الله هركس يقول الله أكبر وحمده الحمد لله وهلل لا إله إلا الله وسبح سبحان الله واستغفر استغفارك وعزل حجرا أو شوكة أو عظما عن طريق الناس كسيك برديك دركيك إسكيك لري خلشي لابدا وأمر بمعروف فرمان بتساكبك رجال خرافة بقري عدد تلك 60 و300 السلامة فإنه يمسي يومئذ وقد زحزح نفسه عنا إتر هركسك أو صداقاتان بكا بقدر سياسة شيز دانا بقدر جمجة كاني لشي أو إيوارة دكاتوا بويك وخوي دور خستيتو لآقر سياسة شيز تاكا روجانا مقابل بسياسة شيز جمجة كلالاشا للاشا دا همو أواني كباسكر بيان صلى الله عليه وسلم أو زار ريقاش أحسن تريشماني شاندا ويجزئ أحدكم من ذلك كله يتر مقابل بهمو أوانا
دەکرێت شتێک بکاتن هەموو 360 پێدەگا ركعتان يركعهما من الضحى سبحان الله دوو ڕکعەت لە نوێژی چێشتەنگاو بکە سبحان الله ئیتر ئەو فەزڵەی خوای گەورە سبحانه وتعالى والحاصل من أمر بصدقة هاتە هیچ خێری پێوە نییە کەسانێک پستە پست و قسەی بەنهێنی بکەن مەگەر لە نێوان خۆیان فەرمان بە سەدەقە بکەن ئیتر ئەو سەدەقەی کە وەکو باسمان کرد بە و شێوە فراوانی لە خوای گەورە دەپاڕێنەوە کە لەو کەسانە بین خوای گەورە مۆفەقمان بکات لە بۆ کاری چاک تاوەکو ڕۆژانە خۆمان لە ئاگری جەهەنەم بپارێزین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.